إنسان دامزراو بيت لسر عبادتي خواي پروردگار. هذا بينين إنساني وهي رمضان زور شالاكا بلام دواي رمضان خاو دبيتو أويك لرمضان ديكا دواتر انزامي نادات. إنسان دامزراو بيت لسر عبادتي خواي پروردگار. خواي گەورە بە پێغەمبەر دەفەرمێت واعبد ربك حتى يأتيك اليقين. پەروەردگاری خۆت بپەرستە عیبادەتی بکە محەممەد کە لەگەڵ ئومەتەکەشیەتی دەفەرمێ هەتا وەکو دەمری لەسەر عیبادەتی خوای گەورە بکەی و بەردەوام بی لەسەر عیبادەت دامەزراو بی لەسەر عیبادەتی خوای پەروەردگار. بۆیە سەعیدی کوڕی موسەیب بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ بۆ ماوەی 30 ساڵ هەر کاتێک کە بانگی دابێ ئەمن لە مزگەوت بووم. بەڕێزان ئەوە دامەزراویە لەسەر عیبادەت. بۆ ماوەی 30 ساڵ هەر کاتێک بانگی دابێ من لە مزگەوت ئامادە بووم نوێژم بە جەماعەت کردووە. بەڕێزان ئەوە چەند گرنگە ئینسان ئاوا دامەزراو بێ لە عیبادەتی خوای پەروەردگار. یەکێک لە زانایانی سەلەف دەفەرمێت واللهی ئەگەر پەردەی نادیار و غەیب لاچێت غەیب نەمێنێ هەموو شتە نادیارەکان بە دیار بکەون ئەوەی کە هەمە هیچی لێ زیاد ناکەم ئەوەندە دامەزراوە و ئەوەندە یەقینی هەیە دەفەرمووی ئەگەر پەردەی غەیب لا بچێ ئەوەی کە دەیکەم هەر ئەوەندەیە و هیچ شتێکی دیکەی لێ زیاد ناکەم. ئەنجایەکێکی دیکە لە زانایان پێمان دەفەرمێ بۆ ماوەی 40 ساڵ نوێژم نەکردووە ئیلا لە دوو ئیمامەوە نەبێت. واتە 40 ساڵ بەردەوام لەسەر یەک لە نوێژی جەماعەتدا دوانە کەوتوم. بۆیە بیلال کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لی دەپرسێت ئەی بیلال دەنگی پێڵاوەکانی تۆم بینی لە ناو بەهەشدا هەوکارەکەی چی بوو؟ بیلال فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێک کە دەست نوێژێکم گرت بێت ئیلا 2 ڕکعات سنەتی دەست نوێژم لەگەڵدا کردووە. دەی پێغەمبەر صلی الله علیه وسلم گێڕایەوە بۆ ئەوە یعنی بەردەوام بووم لەسەر ئەوەی کە هەر کاتێک دەست نوێژم گرت بێ ئیلا 2 ڕکعات نوێژی سنەتم لەگەڵدا کردووە. بۆیە بەڕێزان بەردەوامی و دامەزراوی لەسەر عیبادەت زۆر گرنگە کە ئینسان هەتاوەکو دەچێتەوە خزمەتی پەروەردگار لەسەریەتی لەسەر عیبادەت و پەرستنی خوای پەروەردگار بەردەوام بێ نەچێتە دواوە ڕۆژ بە ڕۆژ ئەو ئینسانەیە بەرەو پێش بچێت. خوا بمان گێڕێ لەو جۆرە کەسانە.